کاک شاخەوان بەخێر بێ خۆشحاڵین طبعا زۆر پێ خۆشحاڵم کە ئامادەی لەو بەرنامەیە ئەمە بەس جێی سینەماکارەکان و دەرهێنەرەکان و ئەکتەرەکان نییە جێی ئەو کەسانەشە کە ڕاستەوخۆ بەرپرسن و بەرپرسی ئیداری ئەو پرۆژە سینەمایی و ئەو کارە سینەماییانن کە ئەکرێن. دووبارە بەخێر بێ خۆشحاڵ بن. زۆر سپاس دەست خۆش بیت دەستخۆشی دەکەم بۆ بەرنمەیە و بەجددی بابەتی سینەما زۆر زۆر هەڵدەگریت زرورە و بەرنامانە شەبیر بتوانین تێدا قسە بکەین تێدا ڕاوسەرنج و تێبینەکانی خۆمان بگەینین. خۆشحاڵ دەستخۆشە لێ دەکەم. زۆر سپاس بۆ تۆ. ئەمێ بۆ دەست پێ بکەم بزانم ڕای جەنابەت چییە لەسەر ئەم دۆخەی ئێستای سینەما چۆن یەبینی ئایندەی سینەمای خۆمان چۆن نەبینی؟ وڵا هەر هەنگاوێک بڕۆیە پێش ئەکیت بربەز دێتە پێشت ئەگەر تو لە شوێن خۆت بوەستی و هیچ حرەکەیەک نەکەی و هیچ شتێک نایەتە پێش. هونەری سینەماشێک لە هونەرە گەورانەیە کە هونەرێکی عەسریشە تەمەنشی زۆر گەورە نییە لە چاو هونەرەکانی تر هەر بۆشە نازناوی هونەری حوتەمی وەرگرتیە. لە وڵاتی ئێمە و لە کوردستان تەمەنەکەی تقریباً هەر 25 ساڵێک دەبیت بە هەموو هەنگاو و جموجۆڵەکانیەوە ئەوانەی پێشتر کە هەبوونە مەحاولات بوونە بەڵام بە فەرمیەکەی لە 2000ەوە دەستگا و مؤسسەی ڕسمی هەبووە لەلایەن حکوومەتەوە بۆ کاروباری سینەما. لەو ئەوەندە ساڵەیە هەنگاوی زۆر باش چۆتە پێش لەگەڵ ئەوەش ئاستەنجی زۆر هاتوتە پێش بەڵام ئەوە نەبوو تە هۆکاری وەستان دەکەی. بەڵام بۆ ئاخیرەیە ئەو قەیران و ئەو قەیرانە سیاسیە و ئەو بارودۆخانە هەموارەی کە باشوێکی گشتی لە هەموو سێکتەرەکاندا ڕوویداوە دیارە سینەماش بەدەر نەبوو لەو بابەتەیە تا حەدەک وەستانی پێوە دیار بووە بەڵام مانای ئەوە نیە 100% وەستا بیت چکە ئێستاش محاولات هەیە و بە پێ قۆناغیشانی سا ئەو چەند ساڵەیە گرنگیمان بۆدا بابەتەکان بڵاوکەینەوە ئەوەش هەنگاوێکی گەورەیە نەڕاست ناوەستین لە شوێنی خۆمان. ئەوە دوای دێمە سەر ئەوەی باسی ئەوەکەینەوە ئەو هەفتەی چوارشەممانتان هەیە بۆ پیشاندانی فیلمەکان ئەمە ئەبایە کە زۆر لە مێژە بکرایە بەڵام ئێستا ژار درەنگ نییە خەڵکیش پێویستی بۆیە بەرهەمی خۆماڵی ببینێ شتی ئەو ئیشانەی کە کراوە چ بە شۆرت فیلمەوە چه فیلمە درێژەکان پێویستە بۆ خەڵکی و تۆ دوای ئەوە تۆ خەڵک ئامادە ئەەکەی یعنی بینەر ئامادە ئەەکەی بۆ بەرهەمی نوێتر کە دروستیەکەی ئەمەیەکێکە لە خاڵات باشەکانی ڕۆژێش. حەزەکەم بزانم وەکو لە سەردەمی تۆ ئەوە چەند ساڵە بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر 10 ساڵ وەزان تۆزە بێ شانس بووی لە وەختێکی خراپە زۆر زۆریش چی هەوڵەکانتان چی بوون ئەو 10 ساڵە بۆ سینەما چی کرا لێرە؟ لەو 10 ساڵە من توانم ئیشرافی 2 فیلمی بڵندی سینەمایی بکەم سەرپەرشتێکی تاویان بکەم و فیلمەکان بهێنمە بەرهەم و بەسەرکەوتوانە بیخەینە نێو فستیڤالات و بەرچاوی بینەر. ئەو فیلمانە یەکیان سیمای خۆ لە مێژ بوو شاخەوان ئەدریس دەرهێنانی بۆی کردبوو یەکیان کچی کافرۆش تەنیا کەریم دەرهێنانی بۆ کردبوو. ئەمە توانیم ئەو سەپۆرتی ئەو 2 فیلمە بڵندەیە بکەم و خۆشبەختانە هەردوو فیلمیش چونە ناو خەڵکەوە و خەڵاتیانیش هەیە یەکیان بۆ بینەر بوو یەکیانیش بۆ فستیڤالات بوو هەردووچان سەرکەوتو بوون تا حەدێکی باش و سەپۆرتی زۆر کورتە فیلمم کردووە ڕەنگە ئێستا نەتوانم لێرانە بیلێم یان عادەتەکەم پێ نەبیت بەڵام ئەوەی کە گرنگی ئەو 10 ساڵەی من کردومە لایەنێکی معنەوی هونەرمەندان چ بە نووسراو بێ چی بە تەلەفۆن بێ چی بە قسەکردن لەگەڵ دەستگا ڕسمیەکان بێ سەپۆرتی هەموو فیلمانم کردووە کە لە قۆناغی قەیران هاتوون بودجە نەبووە ئیمکانەت نەبووە کەسانێک توانویانە بودجەیەکی زۆر کەم لە شوێنێک وەرگرن بەڵام پێویستیان بە دەعمی لۆجستی هەبووە ئەوە من 100% دەعمیانم کردووە بەلۆجستی توانی و مەسیاریان بۆ دابین بکەم شوێنیان بۆ دابین بکەم. من شایەتیوت بۆ دەمیانی زۆر هاوکاری چ بۆ ئیشەکانی خۆم کە ئەیکەم چ ئیشی ئەو برادرانەی ترکە لە دەرەوە ینی دایمە ئیش تۆ تا پێت بکرێ ئاسانیەکەی بەڕاستیش ئیشی بەڕێوەبەری لیدەر کەسێک کە لیدەر بێ ئەوەیە ئیش بۆ خەڵک ئاسانکە تۆ خۆشبەختانە ئەوە تێدایە و کاک بڵێن من نەک هەر بۆ هەولێر
بۆ خەڵکی سلێمانیش کردمە بۆ خەڵکی دوهۆشیش کردومە بۆ کوردانی تارا و گەشت کە هاتوونەتەوە کوردستان ئیشێکیان هەبووە دەستیانم گرتەوە لەگەڵیانمە خۆم بە خاوەن ئیشەکە زانیوە ئەوە بۆ من شەرەفێکی گەورەیە و وەکو جەناب تازە مەژەت پێ کرد هەمویان کە دێنەوە لام فیلمەکەیان دروست کردووە پرۆژەکەیان بەجێگەیاندووە ینی سوپاسم دەکەن ئەو سوپاسە بۆ من هەموو شتێکە زۆر زۆر پێ دڵخۆشم وڵای هەزار ئێستش بەردەوامە ئێستش بەردەوام ئەو ڕۆکەش هاوکاری پرۆژەیەکم کردووە ماندوو نەبی وەڵا شتێکی باشەکەی باسی ئەو شارەکانی تریشت کرد وستم زام نێوانتان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تر چۆنە چۆن وڵا پەیوەندیمان زۆر زۆر باشە هەمیشە هەما هەنجین لەگەڵ یەکدی هەر ئیشێک کارێک شتێک هەبێت ئێمە ڕاستەخۆ پەیوەندیمان هەیە لەگەڵ دهۆک کە فستیڤالێکی سەرکەوتویان هەیە هەموو ساڵێک دەتوانم بڵێن ئێمە خۆمان بەخەوەن فستیڤالەکەیان دەزانین لە تەنیشتیان دەوەستین هەرچی داواکاریەکمان هەبوو بێت یا ئەوان داواکاریەکیان لە ئێمە هەبوو بێت بە خۆشحالیوە جێبەجێمان کردبووە لەگەڵ بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانیش بە هەمان شێوە پەیوەندیمان هەیە لەو قۆناغی ئێستادا مەجموعە فیلمێکی وانمان هێناوە لە پرۆژەکەی خۆمان لە هەولێر نمایشکەین ئەوە دەلالەدەوەیە کە ئێمە دەتوانین بێکەوە ژیان بکەین لە کۆتایش سینەما دەبێت دەستە جەمعی بیت ینی ناکرێمە خۆمان لەوان جاکەنەوە خۆیان لێمە جاکەنەوە هەمومان بەیەک تیم بەیەک گروپ جوانین ڕاستە دەستەکانە خۆش بێ چ چالاکیەکەی کە مشتەرەک بێ گەورە بێ قەرار بێ پێکەوە بیکەن یاخود کرد بێت تام پێشتر لەگەڵ شارەکانی تر وڵا مەرجنیە بەکو بەڕێوەبەرایەتی لەگەیەک هاوکار بین چونکە دوو دەستگای ڕسمینە هەردوومان یەک پێیانمان بەڵام دەبینی پرۆژە هەیە داوامان لە دایرەی سلێمانی کردو گوتمانەکە فلان کەس چی دەکات چی ناکات ئێمە دەمانێت بۆ فیلمش خۆمان سوودی لێ ببینین بە خۆشحالی و خەڵکانەکان بۆ پێشنیار کردن گوتیان فلان کەس دەتوانن دەوری تێدا ببینن بۆ ئێوە باشە بۆ پرۆژەکەتان یا ئەوان هاتوون داولێر لای ئێمە دانیشتون گوتیان وڵاهی پێمان خۆشە ناو دەستگایەکە ئەمگۆوە چەند میتینگێک لە چەند کەسانێک بکەین بۆمان دەست نیشانکەن زۆر جاو حاڵەتانە ڕوویدایە لەگەڵ دوهۆکان هەمان شت بوونێتە پردێک توانیمانە ئەو ئەرکە قورسانە بۆیان سوک بکەین یا ئەوان بۆ ئێمەی سوک بکەن ئەو هەمانجانەمان هەموو هەبووە ڕاستە لەناو بینی دهۆک و سلێمانیا هەولێر بۆ بەتەنیا فستیڤاڵی نییە ئێستا بۆ فستیڤاڵی هەولێر وەستا ئەم با بڵێ لە ڕابردوو فستیڤالمان زۆر کردووە و بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر ئەوەی کە لە زمانی بەڕێوەبەرایەتیە وەکو دایک ناوزەن دەکرێت لە سینەما لە هەولێر سەری هەلدا هەنگاوەکەی ڕۆیش بۆ سلێمانی اینجا دوای چوو بۆ دهۆک و ئێستش لە کفری و گەرمیاون محاوڵەتی باشیان هەیە بەڵام وەستانەکەی لەم کابینەیە جەنابی وەزیر بڕیارێکی دەرکرد فستیڤالەکانی تەوزیع کرد بەسەر شارەکاندا هەر فستیڤالێک و تایبەتمەندی بۆ شارێکدانا ئەجینا ئێمە 8 خولی فستیڤالمان کردووە لە ڕابردوو ئاخر فستیڤال کردمان 2007 بوو فستیڤالی کوردستان بەڵام ئێستا تەوزیع کرایە فستیڤالی سینەمایی تایبەت کراوە بە شاری دهۆک فستیڤالی شانۆی نێودەوڵەتی تایبەت کراوە بە هەولێر ئەگەرچی تر شارەکانی تریش میوزیک بۆ سلێمانی دانراوە فستیڤالی ئەوە حکومەت نایکە کەرتی تایبەت شتێکی ترە چوارچەوەی حکومەت قسە دەکەم وەکو وەزارەتی ڕۆشنبیری سەپۆرتی بەڕێوەبەرایەتی سینەماشی هەیە خۆ ساڵانە یارمەتیان دەدەن بەس ڕاگیرایە سۆ فستیڤاڵی سلێمانی چەند ساڵەکە نەکرایە لە پاش ئەو بڕیار دەرچوو فستیڤالەکە نەکرایە جاران هەمومان سەپۆرتی فستیڤالمان دەکرد و ڕاستەخۆ بودجەی فستیڤالمان وەردەگرت فستیڤالمان ئەنجام دەدا بەڵام لەو کاتۆ فستیڤال نەکراوە پێت باشە ئەمە شتێکی باشە من لە لای خۆم باشە کە ئەو دابەشکاریە هەیە بۆ دهۆکیش بەڕاستی فستیڤاڵێکی تابڵی سەرکەوتووە و زۆر خۆیان بۆ ماندووە کاک بڵند ڕاستی فستیڤالی دهۆک مە ناچین سەر کوالێتی و جۆری فستیڤالەکە و باش و خراپەکەی ئەکیت فستیڤالێکی باشە بەڵام بە قەناعەتی من بەس بەخوا کوالەتیشی باش نابێت ئەکیت نابێت فستیڤال لە یەک شاردا قەتیز بکرێت ڕاست با لە هەولێر شانۆ بکرێت سینەما بکرێت شێوەکاریە دنیایەکان کە هونەری میلیەکانە با هەموو جۆرە چالاکی شتدا بکرێت بۆ ئیلا دەبێت لە دهۆک فستیڤالی سینەما هەبێت بۆ ئیلا دەبێت فستیڤالی نێودەوڵەتی شانۆ بەستەریان لە هەولێر هەبێت ئەی شانۆکارەکانی سلێمانی ئەی شانۆکارەکانی تقریبا حتا حدێکی وا قەتیز کراوە ئەی چیە هۆکارەکە یعنی ئێمە دائما لە بیرمان لە چەند بەرنامەی پێشتریش باسم کردو یەک دوجار زۆر گرنگەکە ئەو دەستە جەمعی لە سینەما پێویستە کە تۆ باست کرد
هەبێ هەموو پێکەوە فستیڤالێک هەبێ مەسەلەن ئەوەی دۆک بەس ئەو دەست بەو دەستە جەمعی ئەو فستیڤالە دروست دەکرێت چۆن ئەکرێ قەتیسکرێ خۆ یەک شت کاک بڵێن بەوازحی بیلین کە فستیڤال لە یەک شار دەکرێت و لەسەر ئاستی حکوومەتە بەڵێ و سێ دائیرەی سینەما هەیە دائیرەی سینەمای دهۆک هەولێر سلێمانی دەبوایە لەگەڵ ئەو بڕیارەیە کە فستیڤالی سینەما لە دهۆک دەکرێت بیانگوت بە دائیرەی هەولێر دائیرەی سلێمانی ئەندامی بالا دەبن لیژنەی بالا دەبن بەڕێبەری فستیڤال دەبن بەڕێبەری بەشێکی فستیڤالەکە دەبن چونکە هی حکوومەتە ئەوە زۆر شتێکی جوان دەبوو دەستە جەمعێکی زۆر گەورە بۆ فستیڤالی شانۆ بە هەمان شێوە دائیرەی شانۆی دهۆک دائیرەی شانۆی سلێمانی لە هەولێر لەگەڵ ئەو تیمە بەیان نەک ئەو تیمەیە بە خۆیان دەیکەن ئێمەش لێرەوە دەڵین فستیڤالی خۆمان بەی خۆمان زێن بەڵام کە دەچین لەوێ هیچ لە زاویش فستیڤالەکەدا ڕۆڵت نییە تەنیا وەکو میوانێک ئەوە یعنی وادی دەکات دەبێت لە هەموو شارەکان فستیڤال بکرێت ئەوە لە دەست چی وڵاو بڕیارێک دەرچووە لە وەزارەتەوە بڕیاری وەزارەتە ئەو بڕیار ساڵانە دەرەچیان یەک جار دەرچوە تر نازانم کەی ئەپدێت دەکرێتەوە هیچ هەوڵتانداوە بیگۆڕن و وەڵای ما داوامان کردووە باسمان کردو لە زۆر جێگا تر دەمێنێتەوە سەر وەزارەت ئاستی بالا بڕیار لای خۆیانە ڕاستە زۆر باسەکرێ کە ئەرزانین یعنی ئەو دەنگی داواتەوە شتە زۆر باسەکرێ کە تۆزێ لە بینی بەڕێبەرایەتیەکانە هین هەیە ڕکابەریەک هەیە جا ئەو ڕکابەریە مەرجنیە ڕکابەریەکی دروست بێ و خۆ ئەگەر ڕکابەریەکی دروست بێ لەسەر کاروباری هوەری و ئیشی سینەمایی بێ ئەوە زۆر جێی دڵخۆشیە ئەتوانین هەمومان خۆمان بکەینە بەشێک لەوە ڕکابەریە بەڵام هەندێک جار نە شتەکە ئەچێتە بابی شەخسیەوە یعنی تەنانەت باسی فستیڤاڵی دهۆک ناکەم بەڵام زۆر جار بۆ ڕوویداوە میوان هەبوو کە زۆر شایستەش بووە سەر بە بەڕێوەبەرایەتیەکی تر بۆ لە شوێنێکی تر داوەتیان نەکردووە بانگیان نەکردووە یان بە بەڕێوەبەرایەتیەکەی تریان ئاگادار نەکردێتەوە لە هەندێک چالاکی کە پێویست بوو تیای بێ کە پێویست بوو بەڕێوەبەرایەتی هەولێری تیا بێ مەسەلەن چەند چالاکی ئاوا کراوە ئەمە هەر بەڕاستی ئەو ڕکابەریە هەیە تۆ وەڵی ئەمە لای خۆمەوە ئەمە لە کەسیان ڕکابەرەتیمان نییە هەر هەستمانش بۆ نەکردووە نەچونێتە ناوە ئەگەر لە دەرەوە خەڵکەی تر لەگە ئێمە هەیوی یان بیوێتی بیکە ئەوە نازانم بەس بەنسبەت ئێمەوە هەم لە ئاستی پەیوەندی سەباسی فستیڤالی دهۆکمان کرد ئەم هەموو ساڵێکە پەیوەندیم پێوە دەکەن پەیوەندیم پێوە دەکەن هەم لە ڕووی میوانداریەوە کە چەند کەسەچیان بۆ دەستنیشانکەم زایدم خۆیان بەرپرسی پەیوەندی هەولێریان هەیە میواندارەکانی خۆشی دەکات هەم کات لەگەلیان بوومە هەموو کات مەسئولیەتتان نییە بەرپرسیارەتیمان لەوێ نییە نەخێر خۆیان تیمەکەن بەڕێوەی دەبن زۆر باشە بەتەمان هەوڵدەن جارێکی تر فستیڤال بێنەوە هەولێر یاخود مەسەلەن بە قەیچێکە هەر ساڵە لە شارێ بێ ساڵێک لە دۆک ساڵێک لە هەولێر ساڵێک لە سلێمان ئەوەش شتێکی باشە ئەوەش زۆر باشە بەڵام ئەوەش ناکرێ بۆ ناکرێ نایکەن دهۆک نایدات فستیڤاڵی خۆم دروستم کردو لە شاری خۆم دامناوە و ئەتر حکوومەتی خۆجێی فستیڤالەکە ئەنی پارێزگاری هەولێر دهۆک سەپۆرتی دەکات قبول ناکەم بێتە شوێنشتر هەر خۆشی فستیڤال عادەتەن بە شوێنە کۆ ناو دەردەکات ناکرێت فستیڤالەکە بسۆڕێ بە هەموو شوێنەکاندا فستیڤال بەیەک لوکیشنی خۆی دەناسێنیت ئیدی هەر ئەو شوێنە دەمێنێتەوە زێ من لۆکیشنەکەمان بچووکە خۆ ناکرێ لە هەر سێ وڵای خۆی دروست ئەوەیە شارەکە کورتیەکەی فستیڤال هەی باشە خراپ نییە بەڵام دەتوانین نەوعەتی فستیڤالەکان بگۆڕی لە هەولێر نێودەوڵەتی نەبیت ڕاست بە فستیڤالێک بی تایبەتی بە جینۆسای فستیڤالێک بی بە گرنگ جموجۆل لە هەموو شارەکە بی خراپ نییە جموجۆلی هوەری هیچ کات خراپ نییە ڕاست چکە ئەکە و فستیڤالت کرد ئەکی دیارە پرۆژە دروست دەبی خەڵک دەجوولێت گەنجەکان زیاتر هەوڵ دەدەن فلم دروستکەن بۆی بینە فستیڤال خۆیان ببینەوە خەڵات وەربگرن زیاتر تەرجیع بن بەڵام لە یەک فستیڤالی گەورەی نێودەوڵەتی زۆربیان بێبەش دەبن فیلمەکانی ناستە ناو فستیڤالەکان چکە لیژنەی توندیان داناوە لیژنەی باڵایان داناوە خەڵکی بیانیان داناوە بڵێونە لێ فیلمی ئەمەش لەسا ئاستی فیلمانی دنیا هێشتان ئەوەمان ماوە چکە هەم لە ڕووی تەکنیک و هەم لە ڕووی سیناریۆوە لە ڕووی کۆمەڵێک شتەوە ئەوان دەبنە کێشە گەڵە فستیڤال زۆر بوو دەرفەت زیاتر دەبی لە وڵاتێکی وەکو مەغرب بڕۆ دێها فستیڤالی سینەما هەیە لە شارێک سێ فستیڤال دەڕا پێکەوە زۆر تەبیعیە لە میسر کە سینەمایەکی کۆنیان هەیە
بڕۆ لەوێش فستیڤال دەکرێت 2 فستیڤال 3 فستیڤال 4 فستیڤال دەڕوات ئاساییانی هەر شارێک ئاسایە فستیڤالی خۆی هەبیت ئەم چەند ساڵی ڕابردوو لە دەرێش زۆر لە تاراوگە زۆر فستیڤاڵی کوردی دروست کرا دیداری زۆر دەکرێت دیدار ئەکرێ فستیڤال ئەکرێ ئەوانت بێت چۆنە مقارنەتەن بەوانەی ئێرە زۆر باشنە و دیدارانە هەتا دیدار هەبێ هەتا فستیڤال هەبیت زۆر باشن گرنگیدانە بە فیلمی کوردی سەوە لە وازم لە بەریتانیا 2 فستیڤال هەیە لە ئەلمانیا لە ڕابردوو 2 فستیڤالێکیان لیژنەی داوەری بووم لە سوید لەوێش هەر هەبوو ئا فستیڤال لە کەنەداش ئەلانیان کردو لە رووسیاش لە مانجی 11 کەم خۆشە ئەوانە هەمی هەنگاوی باشن گرنگیدانە بە فیلمی کوردی بە سینەمای کوردی بە ئەکتەر و دەرهێنەری کورد شتێکی زۆر باشە ڕاستە بەس تا چەند پێ دوایە هاوکاری لێرەوە هاوکاری ئەو فیلم سازانە ئەکرێت کە فیلمیان بەشدارە لەو فستیڤاڵانە بۆ ئەوەی بچن ئەوێ ببینن مەسەلەن خەڵکی نوێ بناسن لە فستیڤاڵەکان لە ڕابردوو زۆر هاوکاری کرانە زۆر جار وەفد و شان بوونە هونەرمەندانەی کە فیلمیان لە فستیڤالی دنیا هەبووە لە دەرەوە هەبووە هەتا وڵاتانی عەرەبی یان وڵاتانی ئەوروپی بیت دعم کرانە سەپۆرت کرانە لایەنی مادی و معنەوی بەڵام لەو قۆناغی ئەم دوایانە کە بەرهەم کەم بووە سەپۆرتی مادی نەبووە ئەو زۆرە دامەیەش کەم کراوەتەوە بە دەگمەنە کە هیوادارم ئەوە نەبیت هیوادارم هەمیشە هونەرمەند ناکرێت دەستگیر نەبێت دەستی بگیرە دائیمەن هاوکاری بکرێت هونەرمەند پێویستی داهاتێکی ئەو توی بەدەستەوە نییە ئەگەر حکوومەتەکەی ئەگەر کەسێک دەستی نەگریت چکە هونەرمەند بەجددی لە هەموو لایەک قەدری لێ دەکرێت ڕاست بۆ باسی هەر شتێکەکەی نەڵین لە ڕابردوو باش بووە بۆ ئێستا باش نین ئەو شتانی کە لە ڕابردوو باش وەڵاوە ئێستا دیارانی دەبینی ئەولەویەتی ژیان لایەن حکوومەت بودجەیە کە بودجەش هەبوو کات هەموو شتەکان دەکرێتەوە ئێستا بودجە نییە ئەوە هۆکارەکەیە فەنی سینەماش بە تایبەتی ڕاستەخۆ پێویستی بە بودجە هەیە بەبێ بودجە قەتعیەن ئیشی سینەما ناکرێت چکە ئیشێکی دەستە جەمعیە یەک و دوان نییە دابنیشن هەتا میوزیکێک بیت تەعلیف بکا بۆ خۆی خەریک بیت بە تەنیا یان بە 2 کەس 3 کەس یان هونەرمەندێکی شێوەکار بیت دابنیشیت بەگەڵ خەیاڵەکەی خۆی خەریکی نەخشاندنی تابلۆیەکەی بی ئیشی خۆی بکات سینەما دەبێت تیمەکی زۆر گەورە لە پشتەوە بیت بەلای کەمیری 25 کەس سەربازی بوونن جگە لەو کارکتەرانەی کە دەور و ڕۆڵ دەبینن جگە لەو تەکنیکە بەرزەی کە ئێستا زەرورە سیستەمە ئیش بکرێت کەوابی ئەوە پێویستی بە بودجە هەیە ئەگەر بەس نام بخۆن و بڕێگادا بڕون دنیاک مەسروف دەکەن تا چەندەوە تێگەیشتنە هەیە مەسەلەن بۆ کاتێک کە لیستێک دروستەکەی ئەڵێ ئێمە پێداویستیەکانمە ئەمە ستافە ئەمە خەڵکە ئەم کەسانە دێنە سەر ئیشەکە تا چەند لایەنی حکوومەت تێگەیشتنی هەیە بۆ ئەو پۆستانە تا چەند لە تێگەیشتنی باشی هەیە بۆ سینەما دقیق پێت بڵم تا ساڵی 2013 تێگەیشتنێکی زۆر باشی هەبوو بۆ ئەو مەجالەیە میزانە دانراوە بۆ پرۆژەکان بۆ فیلمی درێژ بەجیا بۆ کورتە فیلم و فیلمی دوکومنتاری بەجیا بۆ جێداناو بۆ فستیڤال بۆ جێداناو بۆ شاند و سەفەر و ئەو هونەرمەندانێک کە دەڕۆن بۆ فستیڤالات هەموو ئەوانەی تۆ دەیلی ئەو کاتی بودجە هەبوو هەموو شتێک وەک خۆی بوو زۆر باش بوو لەو کاتەوە بودجە نەمایە ئەو شێوازیشکردنەیە گۆڕانکاری تێکەوتیە ئەگەر دیسان بودجە بێتەوە دڵنیام لەوە زیاتریش حکوومەت هاوکار دەبیت دڵنیام لەوە باشە ئەو کاتی کە پارە هەبوو باسی ئەوە بکەین ئەو کاتی کە پارە هەبوو تا چەند پێ دوایە کە بەبێ جیاوازی پارە سەرف کراوە بۆ پرۆژە و فیلم و دەرهێنەرەکان وڵاهی ئەو کاتی پارە هەبوو من لەناو ئەو پرۆسەیە نەبووم دوور بووم لەو پرۆسەیە ئەو تیمانەی لە پێش من ئیشان کردیە چۆن ئیشان کردیە و چیان کردووە پێم خۆشە ئەوان بێن لێرەنە قسەنەی خۆیان بکەن بەڵام ئەکیت فەرۆخاتەکە هەبووە گرنگیدانە هەر بەلایەنەکە هەبووە بە کەسێکە هەبووە ئاخر لەسەر چ بنەمایەک وڵای تو بزانە برادرایەتی بووە بزانە ئیتر نازانم چکە لەوێ نەبمە نازانم لای تۆ نیە شتانە ئەمن هەبی بەس بودجە هەبیت ناوەڵام بە لیژنە دەکەم هیچ شتێک بەتەنیا قرار نادەم ئێستا لیژنەیەک هەیە مەسەلەن ویستمۆش برسم لەسەر چۆن هەڵسەنگاندن بۆ کارێکی باشەکان کە پێویستە بودجە بە ئەوەت پێ بڵێم لە ئەمپایر سینەما کە شوێنێکی تیجاریە و
لە هەولێر ناسراوە نەک لە هەولێر کوردستانیش ناسراوە 14 ساڵی سینەمای تێدایە ڕۆژانە بە پێی تایم فیلمی بۆکس ئۆفیس لێ دەڕوات جگە لە فیلمی بۆکس ئۆفیس ئێمە لیژنەکمان هەیە لەناو بەڕێوەتی سینەمای هەولێر هەر فیلمێکی تر بێت لە ئێمپایەر بێتی ئیش بکات چ ئەرزی تایبەت بکات چ بێتی بە تکت ئیش بکات ئەو فیلمێ دێتە کلای ئێمە ئەو لیژنەیە کەشف فیلمە دەکات بۆ لایەنی ئاسایشی نیشتیمانی فیلمەکە کەشف دەکەن تەماشای فیلمەکە دەکەن نووسراو دەکەین هەتا فیلمەکانیش نە فیلمی بۆکس ئۆفیس شتێکی عالمی لە هەموو دنیا هەیە بەڵام فیلمی ترکە شخصە تایبەتە فیلمی کوردیە فیلمێکی عەرەبیە فیلمێکی سووری هەرچی فیلمێک بین لە ڕێی بۆکس ئۆفیسەوە نەبیت دێتە لای ئێمە ئەو یەک لەوانەیە ویستم پێت بڵێم کە ئێمە بە لیژنە ئیش دەکەین ئەمە هیچ شتێک بخۆم قەرار نادەم دەمە لیژنەی هونەری بەنمونە ئەگەر بمانوێت فیلمێک بەرهەم بێنین ئەو هەموو سیناریۆکە بۆم هاتووە ناوی شخصەکە لەسەر هەڵدەگرم سە سیناریۆیەکە و ناوی سیناریۆکەش ناوی فیلمەکەشی هەڵدەگرم اینجا دەیدەمە لیژنە درم بخوێننەوە ڕێی خۆتم سەکا خەزێک بۆ بنووسە دەشێت بکرێتە فیلم بۆچی ناشێت بکرێتە فیلم بۆچی بۆی من جوابێکی دقیقیم هەیە بۆ کەسێکە سیناریۆ تەقدیمی ئێمە کردووە ئێستا سیناریۆ زۆر هەیە لە لامان چاوەڕی بوجێ بێت هەر کاتێک بوجێ بێت دەست پێ بکەین بە لیژنە دەست پێ دەکەین هیچ شتێک بەبێ قەراری ڕاستە خۆ نادەین هەر ئەوەش سەرکەوتوترا بەتاکید ئەوە گوناحیش ناگە طبعا لیژنەکە چێن ئەو لیژنەی لیژنە کارمەندانی دائیرەن کە لە دەرهێنەرەکان پێک هاتوون لە کامیرەمان و لە لایتمان و لە ئەو کەسانی کە لە تەکنیکی سینەما شارەزاییان هەیە دەرچووی ئەکادیمیای سینەمان توانای ئەویان هەیە بە ئاسانی بتوان بڕیار بدەن لەسەر سیناریۆیەک باشە یان خراپە زۆر باشە ئەمەش شتێکی باشە زۆر جار باسی ئەوە کرێ ئەڵێن لە ناو دایرەی سینەما هەتا ئێستا مەسەلەن پۆستی سینەمایی نییە لە ناو دایرەکە مەسەلەن یوا هەیە دەرهێنەرە پۆستە ئیداریەکەی وردبینە یان شتێکی ترێ ئەمە چی ئەمە هۆکاری چێ بووە بەشی هەرە زۆری هونەرمەندەکان هونەرمەندی هاوین بە حەز و خۆلیای خۆیان بوونەتە هونەرمەند لە ڕزروف و زەمانێک بوونەتە هونەرمەند ڕۆژگارێک بووە لە ڕێگەی برایەکی و لە ڕێی خزمێکی و هاتە ناو تیمەکی فیلم حەزی چۆتێ و دواتر پەرەی بەخۆی داوە لە ڕووی عنوان و ئیداریەوە ڕەنگە تیجارەی تەواو کردبی ڕەنگە زراعی تەواو کردبی ڕەنگە توجانم یان یەک لە حەدیا لە کۆژەکانی تەواو کردبی ئیتر ئەو تایت لە ئیداریە هەر بەش خۆی دەمێنێتەوە یوا هەیە مەسەلەن ئەکادیمیای سینەماشی خوێندو هەر وایە یان لەبەی ماستەریشە هەر ئەویش هەر عینیشت ئەو لەقەبە ئیداری نییە لەقەب علاقی بۆ نییە تۆ گەبڕۆنەوەی سینەمات هەبی تۆ سینەماکارێکی حەقیقی نانا وەک دایرەی سینەما بازەکەم ئەمە هەر پرسیارێک بوو لە مێشمان کردم ئەو نازناوانە نییە لەوێ ئەوەش دەکرێت ئەوەش خۆیان بە دوودان نەچوونە ئەجینا عنوان هەیە عنوانی مۆنتێر هەیە عنوانی وێنەگر هەیە عنوانێ ئەوە عنوانی پێ دەڵێن ئەو عنوانی وەزیفیە دەتوان بڕ عنوانەکانی خۆیان چاکەم بەڵام چیان نەکردووە بەنمونە ئێستا لەسەر خۆم قسە بکەم ئەم عنوان مامۆستایە مامۆستای پێشکەوتوم چام نەکردووە بەڵام بەکو پیشەکەی خۆمکەم مارەسەی دەکەم بە ڕێبەری ئەو دائیرەیەمە و بە فەرمی مارەسەی شەکەی خۆم دەکەم ڕاستە تۆ خۆش دەست پێ کرد ئەو ئێستش باسمان کرد ئەو قۆڕخکاری هەبوو ئەها بۆ هەندێک دەرهێنەر هەبوو کە کاریش باش نەبوو بەڵام بەردەوام سەپۆرتەکران چ لە دایرەی سینەماهی ئێرە ئەمە بەس بۆ ئێرە نییە بۆ هەمووە گشتیە وەک تۆش باست کرد لاوانێ زۆر جار لەسەر ئەساسی برادەری بوو بێ ئەم لیژنەی ئێوە بەتەنیا پێ دوایە ئەتوانێت ئیتر ڕێگری لەوە بکا کە ئیتر شتەکە نەبێ بە تەئسیراتی شەخصی و بێڵن خەڵکی نوێ و تازە بێتە ناو کارەکە و بێتە پێشەوە کاک بڵند من بۆ 2014 نەمانزانی بوو جەنایەت و وەزعەت دروستکردنەوەی و شەڕێک داعشوانە هاتە پێش ئەمە لیژنەکەم پێکینە لیژنەکە ئاشکرا نەبوو خەڵکی دەرەوەشی تێدا بوو دەرهێنەری گەورەی دەرەوەی تێدا بوو سەم لەگەلی کردبوو لیژنەی خوێنەوەی سیناریۆی فیلمی بڵند بوو
کەسانێک بوون کە ئەزمونێکی گەورەی فیلمی سینەمایان هەبوو خاوەنی چەند فیلمێک بوون لە دەرەوەی بەڕێوەبەرایەتیەکە لیژ نەبوون بۆم بخوێنەوە ڕێی خۆتان بدەن پێم بدەنەوە ئەلانشم نەکرد بوو فعلەنش جابیان بۆ هێنامەوە کە ئەوە باشە ئەوە باش نییە بێوەی بزانی ئەو سینەروی هی کێشە ئەوە ئازادی نێمە لەوە خەڵکانیشی دەرەوە بینین ئێستش من ڕەزامەندی سەری خۆم هەیە لیژنەم دروست کردووە بۆ خوێندنەوەی سیناریۆ خەڵکی دەرەوەی تێدایە دکتۆرە ماستەریان هەیە لە مەجای سینەما ئەو ناخەڵکانم داناوە بەڵام مخابن بوو جێگە نەبووە ئەمە دەستکراوان لەوەی خەڵکەش لە دەرەوەش بین بڕیارمان بۆ بدات وەکو پێم گوتی من دایمەن بە لیژنەی شتەکە دەکەم ئەوەی پێشتر کراوە و لە هەولێر و لە دۆک و لە سلێمان و لە هەر شوێنێکی تر قۆناغێک بۆ ڕۆیشت جارێشکە بودجە بێتەوە جارێشتر ئەو بارودۆخە دروست بیتەوە مەحاڵە وەکو ڕابرد و کار بکرێتەوە ساڵان بڕیارێشکەمان هەیە ئێمە خۆمان بۆ بەرهەمهێنانی فیلمی درێژ بە هیچ شێوەک ئیدی حکوومەت پێم باش نییە خصوصان لە هەولێر ئێمە ئەوە ناکەین 100% بودجەی فیلمێکی درێژ دابین بکەین مەحاڵەوە بکەین هۆکارەکەشی دەبێت ئەو کەسە هەوڵدات کۆمپانیا بێنتە پێش کەرتی تایبەت بێتە ناو ئیشەکە ئامان زمانیش لەو هاتنە پێشی کۆمپانیا چییە بەرزکردنەوەی کوالەتی فیلمە باشترکردنی فیلمەکەیە کۆمپانیایەک بۆ قازانجی خۆی نایەت ناو فیلمێکی خراپ کۆمپانیایەک بۆ سومعی خۆی نایەت سەپۆرتیشی لاواز بکات ئەو کاتە ئێمە و حکوومەت زۆر بە ئاسانی قازانجی خۆمان دەکەین پارێکی کەم دەدەین فیلمێکی زۆر جوان بەرهەم دەهێنین ئێستەوە بڕیارە بڕارکەشمان پێ دەرکردووە هەر کاتێک دەست پێ بکەین بەو شێوەیە باشە تا چەند ئێستا باست کرد باسیەوەت کرد کە ئەتانەیە کۆمپانیاکان بێنە ناوە بۆ بەرهەمهێنانی فیلم و ئیشکارە سینەماییەکان ئێوە تا چەند ڕێگە خۆشکەر بوون بۆ ئەوەی علاقەیەکی وا دروستکەن ئێوە وەک بەڕێوەبەرایەتی وەک حکوومەت لەگەڵ کۆمپانیاکانە بتوانن بەردەوامی بە ئیشی سینەما بدەین بۆ لە ئێستادا پەیوەندیەکی زۆر باش و بەهێزمان لەگەڵ کۆمپانیاکانی شاری هەولێر هەیە زۆر باش هەر کۆمپانیایەک دێتە لامان ئیشێکی لای ئێمە هەیە بەسریعی بۆ جێبەجێ دەکەین پرۆژەیەکیان هەیە سەپۆرتی فیلمێکیان کردووە لە ئەوروپایان لە وڵاتێک هاتووە لێرانە وێنەگرتنی هەیە 150 لێرە ئیشەکە دەکات لە ڕێ ئەو کۆمپانیایەوە ئێمە هاوکەرێ و کۆمپانیا دەکەین لە ڕووی لۆجستیەوە دەعمێکی 100% کۆمپانیایەکە دەکەین پشتگیری دەگرین لەگەڵ شورتە لەگەڵ ئاسایش لەگەڵ جیهەتی ئەمنی لەگەڵ هەموو شوێنەکان قسە دەکەین کە ئەو کۆمپانیایە لەلایەن ئێمە ناسراوە تکایە هاوکاریان پێشکەش بکەن جاتر لە ڕووی دابینکردنی سیارێ چەکە و تەقەمەنیە و ئەوەی کە پێویست بکات جلوبەرجی سەربازی هەندێک جار هەموو هاوکاریەکان دەکەین و هەر بۆ بەرچاوی جەنابتیش ئەم ساڵ لە یادی ڕۆژی جیهانی سینەمادا جیاوازتر لە هەموو میتینگەکانی تر لە کەرنەڤالێکدا ڕێزمان لە کۆمپانیایەکان گرت نیشانەی ئەوە بوو کە پێیان بڵێن ئێمە لە پشتتانین ئێمە هاوکارتانین ئەوە تا ڕێزتانش لە دەگرین بە شێوەیەکی فەرمی دەستخان خۆش بێ ئەوە بەردەوامی هەبێ زۆر باشە ئەو کارێکی زۆر باش بوو یەکشە زۆر جا سینەمەکارەکان گلەی یەکەن ئەڵەن کاکەجیان وەڵڵاهی کوا ئەکرێ ئێمە پژگیری ئیشێکمان بۆ ئەکەن لە دایرەی سینەما ئەبێ بچیتە ڕۆشنبیری و دوای بچیتە وەزارەت و دوای بچیتە مەحافەزە و ئەمە بۆ کۆناکرێتەوە لە یەک شوێنەوەیەک جار دایرەی سینەما دەریکا و ترمە خەوەل بێت زانین چۆن هەندێک شت هەیە بڵێ و نەڵێ ڕاستەوخۆ پەیوەندی بە تۆ ڕاستە سیلسلەی مراجعە هەروە بووە ئەنیستە من ڕاستەوخۆ ناتوان لەگەڵ وەزیری ناوخۆ قسە بکەم دەبێ وەزیر لەگە وەزیر قسە بکات خەڵکی مەش هەندێک جار تااقەتی ئەو ڕسوماتیان نییە ئەو ڕسمیاتیان نییە بێن خۆیان ماندووکە بەڵام لە ڕاستیدا زەرورە کە ئێمە ئیشەکەمان کرد لە لای ئێمە دەست پێ دەکات کە ئێمە ڕەزامەندیماندا و نووسرامان بۆ کرد تەنیا ئەوە دەمێنێتەوە بیگەێتە شوێنی خۆی تەنیا ئەوە دەمێنێتەوە گرنگکە ئێمەین کە گەر نەیکەین تەواو ئیدی ئیشەکە دەوەستێت کە کردمان دەبێت ئەویش هەوڵ بدات کەسێک هەبێت ڕاکەک بکات بگەێتە شوێنی خۆی خەڵکی جە بووە بڕای پێێنەوە بۆ خۆی چوە ئیشی کردەوە وەڵاوجا خەڵکێک هەیە کە ئیش دەکات ئێستش بەڵام زۆر جاریش ئەوها ئیشیان کردووە دوایی تووشی کێشە بوون هاتوونەتە لای ئێمە ئەمە سەپۆرتمان نەکردووە چونکە لە پێشدا بێ ئێمە هاوکارت دەبین کێشت بۆ دروست بوو لەسەر کێشەکە دێنە دەنگ قسە دەکەین و بۆشت هەڵ دەکەین
چارەسەرشی دەکەین بەڵام کە نەهات بووی تر گوناحی خۆتە و زۆر جاریش پەیوەندیمان پێوە دەکەن لەن ئاسایش یان لە شورتەوە تیمەکەنەوە ئیش دەکەن بەو شێوە دەستمان بەسەر کامێرەکەی داگرتووە دەستمان بەسەر کەلوپەلەکانە داگرتووە دەستان خۆش بیت هەمومان بەرپرسارەتی ئەم ئاسایش و شارەمان لە ئەستۆیە دەبی وا ئیش بکەین کاتێک سەپۆرتی کەسێک دەکەین بەجددی سەپۆرتی دەکەین هاوکاری دەبین دێنە سەر خەت بە تەلەفۆن بێ بە نووسراوە بێ بە هەرچی نەوەک بێمە لەگەلی هاوکارم تایشەکەی تاو دەکات خۆی مەبەستی قسەکە چی بوو مەبەستی قسەکە ئەوە بوو کە ئەوان ئاوا ئەڵێن مەبەستیان شتەکەیان بۆ ئاسانتر کرێگرنا ئەوە نەبێ بڵی بڕۆیان پێی نەبێ یعنی من یەک بەخۆم تو جەناوت بۆ خۆ دەزانانی وە بزانم 300 ئیجازەم کردو لە لای تەسویر من وەکو خۆم هەنگایەک نانێم بەبێەوەی ئیجازەم هەبێت چونکە پێویستە زەرور باشە و کێشەشم نییە ینی جاریوە هەیەەوە نییە هەموو برادری لێ وەزارەتەکان و شوێنەکان تەلەفۆنەکەی ئەڵە منە ڕۆی تا دێمە و ئیشم بۆ بکەی ئای بۆ من ئاسانە بەس هەندێک کەسی تر هەیە ئەڵێن مەودای ئەو پرۆسەیە کەمتر بکرێتەوە بە هەفتەیەکی ئیجازەکەی با من یەکشتت پێ بڵێم نازم برادرانی ئێمە بۆ سیستەمە ئیش دەکەن کە شتێکی زۆر خراپە نایەن بۆ ئیجازە وەرگرتن و بۆ ئەو ڕسمیات ئیشکردنەیە حتا بەیانی دەست بە تەسویر دەکە ئەمڕۆ کە دەرێ خێرا کتابەکەم بۆ تاوەکە ڕاستە ینی هیوا هەیە حەقنی هەربووی بکەی پێشیان گوتو کاکە ئەوە تو قەرارە مانجی هەشت تەسویر بکە ئێستا وەرشتەکەن خۆت حازر بکە تۆ پێم بڵێ چەند ڕۆژت دەوێدا من لەگەڵت هاوکار بم بە تەواوی هەموو شتەکانت بۆ بکەم بەڵام دووەڵام 3 ڕۆژتر ئەستافم لە ئەوروپاوە هاتوونەوە لە وتێرن و خەرجی مەسەلە کاکە چی قەراریدا بۆ وت کرد کە لە کاتێک دەزانی زەرورە تۆ ڕەزامەندی وەربگری ئەگە وەرنەریش کێشە دەبی ئەوە کێشەی ئێمە نە یەک نە دوو نە سێ بەردام و کێشەیەمان هەیە شتە گرنگەکە ئاخر شت بیرمانەکە هەندێک جار چوونەتە تەسویر تووشی کێشە بوون هاتوونە سیان بڕۆن کاکە ڕەزامەندی بینن ئیشان ڕاوەستاوە هاتوونە کتابمان بۆیان کردووە کە زانی من تیمەکە چێنە و ستافی خۆمان و خەڵکی خۆمان و ئیشی باش دەکەن و اینجا هاوکاریم کردن خۆی هەدایمە کە دەڵێ سینەما تیمە ئەو تیمانە تەوزیع دەکرێن مەسەی ئیش خۆیاندا تیمی دیۆپی وە جیایە تیمی دەرهێنەرەوە تیمی خۆیتی تیمی جلو بەرگێت هەموو تیمەکان تیمێکی کارژێڕیشت هەبی ئەو کاروبارانت بۆ بکات ڕاستە هەندێک لە ڕابردوو هەندێک کارکران وەبزانم دوای چارەسەر کران یان نەکران نازانم هەندێک کارکران کە بێسەر و شوێن بوون ڕاستە ئەنفال کران فیلمەکان جیان لێ چەند فیلمێک بوون گەورەترین کێشەیان فیلمی کەواتە چاوەڕێ بوو ناوەکەی کەواتە چاوەڕێ بە لە ساڵی 2007 ئەوانەوە بودجەی هەبووە ئیشی لەسەکراوە ئەو فیلمە تاو نەکرا یەک خەلەلی هەبوو مۆسیقای تەسویریان بۆی تەعلیف نەکرد بوو ئیتر ئەو کێشە هەرماوە چەندین جار وانێ پێش من کە بەرپرسیارەتی ئەو دایریان هەبوو محاوەڵیان کرد بوو پێیان چارەسەر نەکرا دوجار من لەگەڵ جەناب وەزیر دانیشتم وتی کێشەکانی سینەمان بۆ بەحسکە چییە ترگوتم بۆ یەک لە ئەو فیلمە کێشەی هەیە یەکلا نەکراوەتەوە بودجەکەش خرج کراوە ڕۆیشتووە ئەوە بوو بودجەکەی 250 میلیۆن دلار بودجەکەی 600 میلیۆن دلارە دینار بوو لە دینار 600 میلیۆن دینار خۆشبەختانە ئەگەر مخرجەکە دانیشتین جەناب وەزیر مخرجەکەشی بینی قسەی کرد و داوای مدەی 6 مانجی کرد وەتمایز مەجای تێدا نیە دەبێت ئەو فیلمە چاپ بکرێت پارەکە خەرج کرایە خەرج نەکرایە چیتان لێ کردووە چۆن ڕۆیشتووە فیلمەکەی بە کاملی بێتەوە ئیتر داوای هاوکاری لێکردم بە نووسراوی فەرمی لەگەڵ دەستگایەکان قسەم کرد هەوڵیدا و باسی ئەنفال دەکا فیلمەکە لەگەڵ چەند میوزیکسیانێک دانیشت و مۆسیقایەکەی تەعلیف کرد و خستیەوە سەر فیلمەکە و ئێستا فیلمەکە لە بەڕێوەبەرایەتیە تاوامان کرد کێشەکەی نەما فیلمێشتریشمان هەبوو بە ناوی مەریەمی عراقی ئەویش 180 بودجەکەی وەرگرت و فیلمەکە نەگەڕابووە بە هۆکاری دیار بۆ کوڕە مخرجەیە کە ئەو فیلمەی هەبوو پرۆژەی هەبوو ماڵی سوتا و خێزانی تێدا کۆچی دوایی کرد و دیار لەگە مارسانەکەی فیلمەکەشی هاردەک بووە هاردەکەش لەو ڕووداوەدا تێچوو بوو بامان شێوە ئەویش وتمان یاوەتە دەبێت پارەکەی کە وەرگرتووە بیگەڕێنیەوە بۆ حکوومەت یاوەتە دەبێت فیلمەکە تەواو بکەی دوجار چەندین محاوەڵە ئەویش فیلمەکەی تەواو کرد
ئێستا لە بەڕێوەتی سینەمای هەولێر هیچ ڕۆژەی هەڵواسراو نییە نەما هەمومان حەل کردی ئەو زۆر کارێکی زۆر باش هەر کات بودجە بێت بەخاوێنی دەست پێ زۆر بەخاوی دەست پێ دەکەن لە بەرامبەر ئەمەی ئەم حاڵەتە کە کاتی خۆی ڕوویدا ئێوە خەریکی پرۆژە یاسایەکە زۆر پێم خۆشە باسی پرۆژە یاسایە بکەین چۆنە و لە چی پێک دێ ئەو پرۆژە یاسایە چی لە خۆ گرێ و ئێستا لە چ قۆناغێکە ئەم پرۆژە یاسایە چەند جارێکە ئەمە ئیشی لەسەر دەکەین یەکەم جار نییە ئاخر جارەکەی ساڵی پار بوو کە ئیشمان لەسەری کرد پێشتر برادران کۆبووتمەوە محاولەیان کردووە یاسایەک دەربکەین بزیدە پەرلەمان و تەزدیق بکرێت کە مافی سینەماکاران پارێزراوە بیت چۆن پرۆژە بەرهەم بێنرێت چی بکرێت بە یاسایەک ڕێک بخرێت تا ئێستا ئەو یاسایە نەبووە ساڵی پار بوو یان پێرار بوو نووسراوەشی فەرمی جەنابی وەزیرمان پێگەیشت کە داوای کرد کۆبنەوەیەک بکرێت تر کۆبوونەوە لەسەر ئاستی وەزارەت جەنابی وەزیر خۆی سەرپەرشتی کۆبنەوەکەی کرد داوای لە دائیرەکان کردوتی کاکە هەریەکەوەی بڕۆن محاوەری خۆتان بکەن ڕەش نووسێک بنووسن زان چیمان پێ دەکرێت چۆن تەقدیمی پەرلەمانی کەین تر ئەوە بوو ئێمە دەستمان پێکرد لای خۆمانەوە تقریبا وڵات 4 مانگ خەریکی نووسینەوەی ئەو ڕەشنووسە بووین ئێستا ڕشنووسەکەی مەخمان حازر بکردووە بە کاملی چۆین پرۆژە یاسای ئێرانمان هینا هی ئەلمانیامان هینا هی عێراقمان هینا زۆر وڵاتانمان هێنا خوێنمانەوە تەمەشامان کرد چۆن سیستەمی ئیشکردن تێدا چۆن دەکرێت ئەنجایی خۆمانمان داڕشت شتێکی جوانمان کردووە زۆر باشە دەمێنێتەوە هەر کاتێک جارێشتر لیژنێک لە سەروی ئێمەوە ساسی وەزارەتەوە لەگەڵ پەرلەمان قسە بکات و پێشکەشی پەرلەمانی بکات تا ئێستا پێشکەش پەرلەمان نەکراوە بەڵام لای ئێمە حازر کراوە تەسەورەکەی لەکێوە تەنفیز بکرێت بەخوا هەر کاتێک بچێتە پەرلەمان و تر لیژنەی ڕۆشنبیری پەرلەمان قسەی لەسەر بکات ئەو کاتە کێلی پەرلەمان دروست بێتەوە دەکەوێتە پەرلەمانی داهاتوو ئەو گەشتبینی کە ئیتر سەپۆرتی فیلم جارێکتر دەست پێ بکاتەوە لە ساڵ من گەشتبینم زۆریش گەشتبینم بەس ئەو کەمە کێشانەی کە هەیە ئێستا بەرەو چارەسەر دەڕا خۆشبەختانە هەمووی و هەنگاو بەرەباشی دەڕوات دڵنیام دەرگای چالاکی و دەرگای ئیشکردنی هوەری دەکرێتەوە لە ساڵانی داهاتوو و ئیشیش زۆر باشیش دەکرێت چونکە هەندێک جار دەڵێت نەبوونی دەبێتە دەرسێکی باش لەو چەند ساڵەیە گەنجی زۆر باشمان لێ دروست بووە فێر بووین بە کەم ئیشکەین پارەکی کەم بەڵام ئیشێکی باش بکەین بیر لەوە نەکەینەوە هەر بودجەی گەورە هەر ئەو هۆکارە نەبووەی کە بیر لۆ بکەینەوە سەپۆرتی فیلمێکی درێژی 100 نەکەین بیر لۆ بکەینەوە گرنگی بە کۆمپانیا بدەین ئەنی ئەوانە هەموو بوتە هۆکارێکی زۆر باش دڵنیام بودجە بێت ئیشی زۆر باش دەکرێت ئیشی گەورە ئیشی زۆر باش یەک شتی تر هەندێک کۆمپانیای گەورە هەن نە کۆمپانیای پرۆداکشن کۆمپانیای تر کە ئەتوانی بیان هێنی بیان کە سپۆنسەری ئەو بەر هەمانە یاخود بە مشتەرێکی دروست بکرێن ئەو فیلمانە ئێوە تا چەند کۆنتاکتان لەگەڵ ئەو کۆمپانیانە باشە کە ئەتوانن ینی ببنە سپۆنسەری بەرهەمێکی سینەمایی وەڵا وەکو دەرگایەکان کردوێتەوە محاولەمان کردووە زۆریش لە دەرگای زۆر کۆمپانیامان داوە لێرە و لێ سەپۆرتی کچکیان کردووە بەڵام ئەگەر بارودۆخ چابیت و خۆش بیت دڵنیام سەپۆرتی باش دەکەن ئەوانیش چونکە لە بۆ ناساندنی کارایەکەی خۆی ناوی و ناوبانجی خۆی بەڵام لەبەرەوەی ئێستا پرۆژەکان زۆر کەم و محەددن ئەوان بەرهەمەکانی خۆیان نابینەوە زۆر لەبەر ئەعلام و لەبەر چاو بۆیە ئەگەر سەپۆرتیش نەکەن بەلایەنەوە گرنگ نییە بەڵام کە تۆ سەپۆرتی پرۆژەیە دەکەی ئەو پرۆژەیە بە خۆت دەجار بیبینەوە هەر لەبۆ لەوە گۆی خۆت لەبەر ناوی خۆت جارێشتر باشتر سەپۆرت دەکەم ئەگەر ئەنی ئەو کێشان چارەسەر بیت و بودجە و میزانە بێتەوە ناو دائیرەکان هەموو دەرگاکان بە جوانی دەکرێنەوە ئەو جارە زۆر باشی هیوادارم شتێکی لە پرۆژە یاساکەتانە هەبێ لە وڵاتێکی وەک فەڕەنسا و لە ئێرانیش و لە چەند وڵاتێکی تریش ئەم شتە هەیە کاتێک کۆمپانیایەکی کەرتی تایبەت دێ سەپۆرتی دروستکردنی بەرهەمێکی سینەماییەکە
ئیتر زەڕیبە نادا باج نادا ساڵانە یعنی لە بەشێکی زۆر لە وڵاتان وایە هەوڵتان نەیەوە ئەمە جێ بکەنەوە ئەو خاڵی زۆر بوردی بە جوانی تێدایە زۆر زۆر چونکەوەژە بێت ینی ئەبێتە پشتگیریەکی باش بۆ ئەوەی کە و کۆمپانیانە پشتگیری بۆ هەردوو لا ئەم بەردەوامیە دا بەردەوام بەخۆی دات و کەمتر باج دەدات لەولایش سینەما دەگەشێتەوە پرۆژەی باش و بەرهەم دێت و سەپۆرتی زیاتر دەکات یعنی خاڵی ئەو هیچ خاڵێک نییە لە بیرمان کردی بیت بە کورتیەکەی وەلە کۆتاییەکەی ڕەشنووسە یعنی هێشتا نەبووتە یاسا تەبیعیە دەستکاری بکەی ئیزافاتی بۆ بکەی ئەگەر لی زیادەکانی لێ هەلگری چکە ڕەشنووس قابلی دەستکاری کردنە چەند خاڵە زۆرە وەڵا نزیکەی 100 لاپەڕەیە بەشە هەموو لەسەر بەرهەمێنان بمزانی بە لە مەجارە پرسیارەتی دانەیەکم دەینا ئێستا سەمان لەسەری دەکرد وەڵا زۆر باشە ئەوە شتێکی زۆر گرنگە ئەبە لە مێژ بایە بتان کردە ئەسەردەمی پارە هەبوو بە شانسی هیواداری نەر بەردەوام بی زۆر پێم خۆشە حەزەکەم باسی ئەو پرۆژەی چوارشەممان کەین بە وردی چییە چۆنە ئەم شتە چۆن دروست بوو ئەم فکرێ چۆن هات کە بەڕاستی فکرێکی ناوازەیە بەڵام ئەوەی ئەیبینم کە خەڵک زۆر نایە ئەمەش بەشێکی هەم خەڵکەکەیە هەمیش بەشێکی کەم تەرخەمیە ئەویش نابێتە کەم تەرخەمی لەبەر نەبوونی دەسەڵاتە هەندێک جار کە دەسەڵاتی بینت نەبێ هەندێک بڕیاردان بۆیە هەر بکرێ باشترە من بۆ خۆم زۆربەی چوارشەممان ئامادە بم و هیوادارم هەموو کەسیش ئامادە بێ ئەزەکەم تۆ پێمان بڵێ چییە چۆنە ئەم پرۆژە بڵێتەوە پرۆژەیە کاتی کە ئاوارەکانی کوردانی و ڕۆژ ئاوا لە 2000 کۆتایی 2014 هاتن لە کەمپی کەوەرگۆس نیشتە جێبوون بەڵێ مە بیرمان لەوە کردەوە بچین هەفتەیەک فیلمیان بۆ نمایشکی هیلاک بوون ماندوو بوون ئاوارە ببوون بارودۆخیان باش نەبوو تازە هاتبوونە ئەو شوێنێ ناو کەمپەچی گەرم سەرەتای دروستبوونی کەمپەکە بوو کارەبایەکی کەم هەبوو تەلەڤیزۆنیان نەبوو چون سینەمایکی گەڕۆکمان برد بۆ ماوەی هەفتەیەک ئەو فیلمانەی فیلمی پەروەردەین فیلمی تەندروستین فیلمی ئینسانین فیلمی لەگەڵ بارودۆخی ژیانیان بگونجێت هەفتانە فیلممان نمایش کرد لەوێ ئەلەوەی تر ئەو بەرنامەی ئێمە درێژەی وەرگرت بیرمالەوە کردەوە گرتوخانەکانمان هەن خەڵکانێکی زۆر لەوێ لە زیندانن یخۆ پێویستە هەفتەی ڕۆژە فیلمێکی کوردی ببینن ئاگیان لە سینەمای کوردی هەبیت لەگەڵ دەستگایەکان کۆنتاکمان دەکرد دەچوین دواتر بۆ نەوجەوانان کردمان خوار 18 ساڵ بۆ ئافرەتان کردمان ئینجا چین بۆ کەمپەکانی لای گوێ ڕوومەخمور بە قۆناغ هاتین دواتر بیرمالەوە کردو بۆ قوتابخانەکان بیکەین لەنێ قوتابخانەکان لە پۆلینۆ بەرەو خوارەوە لەوانش کردمان دواتر بیرمالەوە کردەوە بۆ بەشە ناوخۆی کچان بەشە ناوخۆی کوڕان ئیشیان بۆ بکەین فیلمی کوردییان پێ ئاشنا بکەین ئاگاتان هەیە فیلمی کوردی هەیە ئاوایە ئەوانەمان هەموو کردووە تا لە شوێنە گشتەکانیش فیلممان نمایش کردووە تا گەیشتنەوەی ساڵی پار وتوان با بین نێو سنتەرێکی هوەری ئیشەکان بکەین نمونەش سنتەری ئالامان هەڵبژارد کە مرکزێکی ڕۆشنبیری و خەڵکانێکی ئەدیب و نووسەر و هونەرمەندی کۆ دەبنەوە من باوجار بۆ ئەو چینە فیلم نمایشکەین یەک وەرزی کامل لەوێ چالاکیمان کرد بۆ ئەو ساڵە بیرما وتمان پێویستە بچینە شوێنێکی ئەکادیمی بەڕاستی سینەما بیت لە هەولێریش هەیە بەڵام تیجاریە ئەو پێشنیارم بۆ جەنابی پارێزگاری هەولێر کرد کاگومێت خۆشناو زۆر بە خۆشحالیەوە پێشوازی لەو بڕیارە کرد بڕۆن قسەیان لەگەڵ بکەن و هەر چیەک و هەر چۆنە بێت ئەمن سەپۆرتی دەکەم لێرەوانی زۆر سپاسی کاگومێت دەکەین بەڕاستی بەبێ هیچ قسەیەک سەر موافق بوو ئێستا بۆ ماوە 1 ساڵ گرێبەستمان لەگەڵ سینەمای ئەمپایر هەیە هەموو چوارشەمانێک لە پال فیلمی بۆکس ئۆفیس کە لە ساڵەکانی تر فیلمی بۆکس ئۆفیس دەڕوات لە ساڵێکی سینەمایەکەش فیلمی سینەمای کوردی دەڕوات خەڵک داوەتکە بۆ کامێرێ بانجانگە بۆ سینەما وەڵام من هەموو کات گوتمە وەرن بۆ پالپشتی لە سینەمای کوردی
بە خۆتان بە خێزانتان بە جیران و دراوسێتان بە برادەرەکانتان چونکە ئێمە خاوەنی ئەو پرۆژەیە نین هەموو هەولێر هەموو کوردستان خاوەنی ئەو پرۆژەیە پێم خۆشە هەنی بەبێ مجامە لە قوتابیانی زانکۆ مامۆستایان فەرمانبەران سەرجەم هونەرمەندان لە هەموو بوارەکان وەرن فیلمی سینەمای کوردی ببینین بێ بەرامبەر ئەو داوایم هەیە ئەچن بە فیلمی تر 15,000 و 20,000 دەن وەرن کاکە بێ بەرامبەر ببینن تکت لە ئێمپایر بە $10 بەڵێ لای ئێمە بە بەلاشە بە بەلاش ئامانجمانیش تەنیا ئەوەیە کە خزمەتی سینەمای هەلی ئەوەش هەیە زۆربەی جار فیلم سازەکان ببینێ لەوێ ئەو کەسانی دەرێنەری فیلمەکانن ئەمەش هەلێکی باشە بەتاکی شوێنێکە بۆ کۆکردنەوەی هەر هەمومان و پاڵپشتیە لە سینەمای کوردی و ئەو فیلمانەی کە دروست کراون لە ساڵانی ڕابردوو تەنیا چونەتە فستیڤال و خەڵاتیان وەرگرتووە دەرێنەرەکان قسەی لەسەر دەکەن فیلمەکەم خاوەن ئەوەندە خەڵاتەیە بەڵام خەڵکی ناوخۆی خۆمان فیلمەکەی نەبینیوە ڕاست ئێمە فیلمەکەن نمایش دەکەن وەرە فیلمەکەی ببینن ڕاست وەرە میوانمان بن وەرم خاوەن ماڵ بن وەرن هەر چۆنەکی دێن ئێمە خزمەتتان دەکەین ئەو پرۆژەش بڕیارە بەرداویم پێ بدەین تا فیلمی کوردی هەبیت تا سینەمای کوردی هەبیت ئەو پرۆژەمە گرنگی پێ دەدەین زۆر زۆر پێویستە پرۆژەیەکی زۆر گرنگە ئەمە یەک پرسیار لێ بکەم دوا پرسیار هەرچەنە خۆی پرسیاری بیدایەتەکانە بەس قەینا ئێمە سوڕێتەوە بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر خاوەنی چەند فیلمە فیلمی درێژ کورد هەمووی بە هەموو جۆرەکانیەوە بە دراماشەوە 18 فیلمی بلندی سینەمایی هەیە بەڵێ فیلمی کورد ڕەنگە عادەکەی زۆر نەزانم بەڵام لە سەروی 150 کورتە فیلممان هەیە نزیکەی 50 فیلمی دۆکومنتاریمان هەیە بۆ ئاخیرش هەندێک فیلمی ئەنیمەیشنمان هەبوو نزیکەی فیلمی ئەنیمەیشنیشمان هەیە دراماش مە سەپۆرتی درامامان زۆر کردیە نەکوک لێ 100% بودجەی درامامان هەبی وەڵا دراماشمان هەبووە لەوانە چەرخ و فەلەک ئەمە 180 بودجەکەمان دابین کرد خەج و سیامەندمان هەبووە هی خۆمان بەڕێوەبەرایەتی درامای کەش زۆر کرایە لە ڕابردوو ڕەنگەستە ناوەکەی نەزانم دەستان خۆش بێ پرۆژانە هەمووی چوارشەمان پیشانەدەن چوارشەمان بێوەستان کاتژمێر 6 ئێوارە ئێستا وەرزی هاوینەیە بەردەوام دەبین ئەگەر پشوش بیت ئەگەر دەوام نەبیت یان ئەمە ڕناوەستین ئەوە خو سیستەممان لێ کردووە هەموو چوارشەمانێک هەر هاوڵاتیەک هەر هاونیشتمانیەکی ئەو کوردستانە ئەو شارە میوان بێت گەشتیار بێ هەر کەسێک بێ چوارشەمە ساعت 6 بۆی هەیە بێتە ئەمپایر سینەما لە فامیلی مۆل بۆ سیرکردنی فیلمی کوردی و بەلاش بێ بەرامبەر دەستەکانت خۆش بێ زۆر خۆشحاڵ بووین سەعاتێکی خۆشمان بەڕێ کرد ئەکیت من دەستخۆشیە جەنابەت دەکەم زۆر سپاس گرنجێکی باشە بۆ ڕەوشی سینەما و دەرفەتێکی باشە بۆی داواکاریەکانمان پێشنیارەکانمان هەندێک جار دەردەلەکانی خۆشمان لێرە بکەین دەست خۆش و هەربژی سپاس زۆر سپاس ئەمە مێزە ئیمن نییە ئەمە ئی سینەماکارەکانی هەموو کوردستانە بەبێ جیاوازی و هەر چوار پارچەکەی وەڕاستی و هەر شتێکمان هەبێ ئێمە سینەماکار لێرە یڵین لەمە دو ئێرەمان هەیە باشە پێم خۆشە زۆر پێم خۆش شتێکی چاکە بۆەوەی ئاگامان لێکدی بیت بۆەوەی بزانین گۆڕانکاریەکان بەرەوکوێ گەیشتون و هەندێک جار پرۆژە هەیە وونە دەتوانین لێرە زیندوی کەینەوە قسەی لەسەر بکەینەوە زۆر ڕاست بۆ ینی ئەوەش زەرورە با هەبیت دەستەکان خۆش زۆر سپاس من هیچم نەماوە ئەگەر تۆ شتێکت نابێت جگە لە دەستخۆشی من دووبارە سپاست دەکەم زۆر سپاس